دۆخی کۆچبەرانی کورد لە بریتانیا هەروەها بڕیاری دادگای بەڵای بریتانیا گفتوگۆکەین لەگەڵ بەڕێز ڕزگار شێخ عەلی سەرۆکی ناوەندی ڕەوەندی کوردستانی بریتانی کە لە لەندەنەوە لەگەڵماندایە. سڵاوتان لێبێت تۆم کاتتان باش. سلااو بۆتە کەکەی ڕزگار مژارە پەنابەران دە دیارە و بریتانیا یعنی دەما داویدە یعنی نکارە vê pirsgirêka bi penaberan ve çareser bike her alozî navêna hikûmetê û dadgehan de derdkevin ger vê mijarê tu ji me re binirxînî boçi mijara penaberan bûye mijarekî wisa girîng û sereke li Brîtanyayê. بەناوی خوای گەورە و مهرەبان سڵاو و ڕێکتان دەبێت سڵاو لە هەموو کوردستانیانی بینەری بیستەری کوردستان 24 و هەروەها پەنابەرانی کورد لە بەریتانیا. تاوان بابەتێکی زۆر گەرمە ئێستا لە بەریتانیا هەموو میدیاکانی جیهان سایان کردوتە سەر میدیاکانی بەریتانیا. ئەم بابەتە بەهۆی زۆربوونی پەنابەر کە ڕوو لە بەریتانیا کردووە بۆیە بەڕاستی بۆتە بابەتێکی زۆر گەرم. ئەوەی کە جەنابتان ئاماژەتان پێ کرد کۆرتی سوپریمی کۆرتی بەریتانی کە کۆرتەکەی بردەوە کە گوایە ڕواندا جێگایەکی سەلامەت نییە ئەویش ئەو هەڵی خۆزیەوە کە 2018 پەنابەرانی لە ڕواندا بڵێن خۆپیشاندانیان کرد دژی بێ خواردنی وڵاتی ڕواندا بە سەک وەڵامیدانەوە. بۆ ئێستا حکوومەتی بەریتانیا هەموو شێوازێک دەگرێتن بۆ ئەوەی بتوانی ئەو بڕیارێک دروستکە لە پەرلەمانی بەریتانیا بۆ ئەوەی بتوانێت ڕێگەسارەیەک بدۆزێتەوە بە هەر ئاڵک بێ کە پەنابەران بنێرێ بۆ ڕەواندا. بەڵێ ئێستا بەگشتی دۆخی کۆچبەرانی کورد لە بەریتانیا چۆنە؟ طبعا بێگومان دۆخی پەنابەرانی کورد ڕۆژ لە ڕۆژ خراپتر دەبیتن بەڵام بەریتانیا هەموو سێرڤیسەکانی تەفسیر کردوتەوە کەمتر کردوتەوە ڕۆژانە دەوێت بەڕاستی زەخت لە پەنابەران بکە کە ئەو پەیامە بگێنن بۆ ئەوانەی ڕوو دەکەنە وڵاتە چیتر نێن بۆ نمونە ئەگەر وازانم پێشتریش باسیەوەمان کرد ئەو کارانەی کە حکوومەتی بەریتانیا دەکا هەموو بەڕاستی سیاسەتێکە بۆ هەڵبژاردننی داهاتوو کە قەنەعەت بە وڵاتی بەریتانیا و شعبی بەریتانیا بێنێ کە بڵێ ئێمە بەڕاستی ڕێگرین لە پەنابەران بێنە ئەم وڵاتە. کەک ڕزگار ئەو پەنابەرێن و بریتانیا دخوازی ڕێ بکە ڕواندەی ئەو پەنابەرن و پەناخوازن مافی پەنابەری وەرنەگرتنە و دناو واندا هەژمارە کورد گەلو هەندوزانن چەندە؟ طبعا هەژمارەکان بە بۆنەی بوونی کورد ینی هەژمار ناکرێ بەڵام بڵێن ناردنی پەنابەران بۆ ڕواندا ینی هەژمارێکی تایبەت نییە مەسەڵەن بڵێن تەنها بۆ کوردێ بۆ ئەوانەیە زیاتر هەموو نەتەوەکان دەگرێتەوانەی کە تەرد و ڕەبزیان پێ دەڵێن لێدا لە پاشەوەی کە پرێسکەیسی دەکەنەوە لەوێشەوە هیچ مافێکیان نامینێ بۆ ئەوانەیە و بۆ ئەوانەشە زیاتر کە جەریمەیان کردووە بۆ نمونە لەم وڵاتە مافی پەنابەرێتیان لێستاندرایتەوە یعنی هەموو جۆرێکی تایە. بەڵێ بەگشتی کارداناوەکانی بڕیارەکەی دادگای بەڵای بەریتانیا لە بەریتانیا چۆنە چییە؟ طبعا کاردانەوەی مەسەڵەن پەنابەران بە تایبەتی کورد ئێمە کورد دەڵێ هەر کەس خەمی خۆیەتی ئێمە بەڕاستی وەکو پەنابەرانی کورد دڵخۆشن بەو بڕیارە. حکوومەتی بەریتانیا هەوڵ دەدا وەکو باسم کرد لە ڕێی پەرلەمانی بڕیارێک دەربکەن دوایش بدەنە بڵێن لۆردەکان هاوس ئۆف لۆرد بەڵام ئەوان ئەو هەوڵەش بدەن هەر ڕەفز دێنێت چونکە هاوس ئۆف لۆرد هەر لە سەرەتاوە دژیەوە بوو کە پەنابەران بنێرن بۆ ڕواندا جێگایەکی سەلامەت نییە و لە ناو زۆر جاریشێ بەڕاستی بەداخەوە لە هەندێک گروپێ لە ناو بەریتانیا دروست بوونە بۆ نمونە باس لەوە دەکەن کە هەرێمی کوردستان زۆر جار هەیە پاڵپشتن یانەوە تا قبولی ئەوەن کە پەنابەران بنێرنەوە نەخێوان نییە هەمیشە هەرێمی کوردستان دژی ناردنەوەی پەنابەرانی کوردن لە بەریتانیا بە هەر شێوازێک بێ
و بگرە ڕێکخرا و دەستگا بەریتانیەکانی ئێرس وەکو دەستگای نێودوڵەتی پێشمەرگە بۆ کاریمرێ هەر ئەو ڕۆکە بەڕێزیان راپرسێکیان دژی قەراری حکوومەتی بەریتانیەکە محاولە نەکەسی کردکە ئەو هەوڵەڕا بوەستێنێ بۆ ئەوەی خەڵک نەنێدێتە ئەو شوێنەی کە پێ دەڵێن ڕوەندا و دەمەوێت ئاماژە بەوەش بکەم بەڕاستی بەریتانیا حکوومەتی بەریتانیا تەنها داوای لە ڕوەندە نەکرد داوای لە نێجیریا کرد لە غانەی کرد بەڵام ئەوان ڕەتیان کردەوە کە پەنابەر بنێرن لەم وڵاتەدا جێنیش بێت هەر من خۆست وێ چەرچەوەیدا بپرسم کێکێ ڕزگار یانێ گەر بریتانیا نەتوانی بە پەنابەران ڕێ بکە ڕواندەی ئالتێرناتیڤی تر بۆ ڕێکردنی پەنابەران پەناخوازان ji Brîtanyayê بۆ welatekî tirêsiyen بۆ welatî wan ev munaqeşe li Brîtanya heye بێگومان وڵاتی بەریتانیا بیر لەوە دەکاتەوە کە پلانی بیدا بنێتن پلانی بی لە مەسەلەن ئەو وڵاتانەی کە لەو ماوەی کە ناوی هێناون یەکێکە لەوانە کە هەرێمی کوردستان بۆ نمونە بەڵام ئەوەش سەر ناکەوێتن چونکە بەڕاستی بارگرانی لە هەر پارەیەکی گەلک زۆری دەوێت بۆ وڵاتەکان بەڕێکی ئەوە باس لەوە دەکەن کە پلان بیدا بنێن بزانن ئێستا محاولەی جدیانەوەیە بەڕاستی پلان بیانەوەیە کە ڕێکارێک بدۆزنەوە لە ڕێ پارێزەرەکانی خۆیان لە وڵاتی بەریتانیا بەڕاستی حزبی پارێزگاران دەیەوێت بە خەڵکی بەریتانیا نیشاندا وەکو کارێکی سیاسی کە بڵێ ئێمە و هەموو بەڵێنەماندا بە ئەو بەڵێنە جێبەجێ بکەین بەڕاستی قورسە و جێبەجێ نابێ و پێم وایە کاتێکی زۆری دەوێت هەتا ئەو پرۆسێسانە جێبەجێ دەکرێت ئایا ئەرێنی دەبیان نەرێنی لەو بڕواشمدا ئەو کاتەی انتخابات دێ و هەڵبژاردن دێ و لەوانەیە دەسەڵات لە دەست بدەن بەڵێ لەماوەی ڕابردووە پلانێکیان هەبوو کە بەشێکیان بگوازنەوە پێما بێ بۆ نێو کەشتی ئەو کەشتیانەی کە پێما بێ ڕاگیراون لە کارکردن ئەم پلانە چی بەسەرات هەتا ئێستاکە ئەو پلانە ڕاوەستاوە و خەریکی ئەوەن کە ئێستا کار لەسەوە دەکەن کە لە هۆستڵەکان واتە لە هوتێلەکان بیر لەوە بکەنەوە ئەوانەی کە نەخۆش و منداڵوانە بتوانن جێیان بکەنەوە لە شوێنەکان بۆیە بۆ زگوتیەکان ئێستاش هەر غورفەی هەیە مەسەڵەن دوو کەسی تێدا دەژیتن دوو نەتەوەی جیاواز ئەوەش بۆتە کێشە بۆیان بەڕاستی یعنی لە هەموو لایەکی قورتایەتێکی زۆریان بەسەردا سەپاندراوە لەم وڵاتەیدا بلێکێک ڕزگار شێخ عەلی سەرۆکێ ناوەندە رەوەندا کوردستانی بریتانیا سپاس و ژ لاندن تلگەلمە سپاس